پڕ لە ڕێز و خۆشەویستی ئاراستەی گشت بینەرانم بێت ئەو بینەرە ئەزیزانەی کە بە بەردەوامی چاویان لەسەر شاشە و بەرنامە جوانەکەی ڕەنگاڵەیە ئەمڕۆژ هاتووین سەردانی کارگەیەکی تر بکەین و هونەرێکی جوانی ترتان پێ بناسێنین لە چاوپێکەوتن و گفتوگۆی ئەمڕۆ لەگەڵ خاتوو پەریسا و هاوسەرەکەی بەرنامێکی تایبەت ئاماداکەین تاکوونە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ بینەرمان بمێننەوە. بینەرانی من ئەمڕۆژ لە ئەڵقەیەکی نوێی تری بەرنامەی ڕەنگاڵە لە چاوپێکەوتنێکی تایبەتی تر و ناستینی هونەرێکی تر لەگەڵ خاتوونێکی سەرکەوتوی تر لەگەڵتانی. خاتون گیانم کاتەوە باش. مەمنونم سلامەتتان باشە؟ باش بێ قوربانتان بەخێر بێت. عزیزم مەمنون. ئەمانەیە کە لە سەرەتای بەرنامە ڕۆژ و سڵاوی خۆت بۆ بینەرەکانمان و بایۆگرافیەکی بچووک ئەوەی کە ناستینی خۆت و ناستینی کار و ئیشەکەت بۆ بینەرەکانمان باس بکەیت. من پەریسا ڕۆستەمیم 27 ساڵمە مەدرێکیشم کارشناسی ئەڵبەتە هیچ ڕەبتێکی بە کار و شغڵەکەمۆ نییە بعد ئێمە لەم کارگە مەشغوڵ بە دروستکردن کروکسا یا لێوان چێوی و شاد قاوە تقریبا نەتانی ناوی بنین زروف چێوین. زۆر باشە. من هەموو کات بەرنامەکەم بەوە دەست پێەکەم پرسیارێکی سەرەکیم لە هەموو میوانەکانم ئەبێت چونکە بەرنامەکە زیاتر گرنگیمان بە بواری کار و شالاکی و سەرکەوتنەکانی خاتونەکان داوە ئەزانم کە هەموو بینەرەکانمان مەراقیەوە ئەکەن کە بزانین دەستپێکی ئیشی تۆ چۆن بووە چۆناهی بوو کە ئەم ئیشت هەڵبژارد و بڕیاردا بیت ناو دنیای ئەم دروستکردنی ئەم کەلوپەلوشتومەکە جوانانە. بەڵێ من هەر لە مناڵی و ئەلاقەم بوو بە نەقاشی و تاڕاحی و ئەمانە ئیتر تاوەی کە دانشکەم تۆ کرد بەوە گەیم کە بە هونەر ئەتوانم ئەو شتێ ئەو زۆق و ئەلاقی خۆمە نیشان بم ئەو بگەیم بۆ ئارامشە ئیتر شڕۆم کرد بە کارێ تەڕاحی سیاق خەڵم لێنۆ شڕۆم کرد بعد دیم ئەوە کە مەسەڵەن بۆم فرعادیترە بعد بە چێویش فرە ئەلاقەم بوو کەس دەست پێم کرد کە کارێ سوختنەگاری ئەنجام بم سوختنەگاری بانچێو بعد سوختنەگاریش ئەوەی کە تەرحێک ناوێک هەرچێک بێ لە بانچێوە بسوزێت ئەمە پێژن سوختنەگاری ئەوەی باشە کەواتە بڵێن ئەوەی کە تۆمی ئیشت هەڵبژار تەنیا لەوەی ئەو بووکە لە تەمەنی مناڵی دە تەمەنێکی کەما حەز و خولیات سەرەتا بۆ وێنەکێشان بووە حەزت لە وێنەکێشان و دروست بوو کە وردە وردەبیتە ناو دنیای دروستکردنی ئەم شتومەکانە. بەڵێ وایە فرە ئەلاقەم پێ بووی تر حتا نەقاشیگەلێکە مەسەڵەن کاوسا یا خۆم ئەیانت لە مەدرسە ئەیانوت پێیان من ئەهاتنەوە من ئەنجام ئەدا بۆیان بوا بوو کە ئیتر شڕۆعم کرد بەم کارە کە یانی سوختنەگاری ئەلبەتە کارێ دروستکردن چێ و لە بعدها شڕۆ بوو دوای ئەمانە و شڕۆ بووت. سەرەتا بە چیەوە دەستت پێکرد لە ڕووی ئەم دروستکردنی ئەم کەلوپەلوشتومەکانە هەر لە نێو ژوورێکی خۆتەوە دەستت پێکرد یان خۆ ڕۆشتی بۆ دۆرێ لای کەسێک یان هەر سەرەتای دەستپێکەکەت هەر لەکردنەوەی ئەم کارگایە بووە؟ وەڵا من هەر لە ماڵا خۆم کارم ئەکرد قەبلەن بلەوەی کە کارگە بخێنە ڕێگەتە کاغەما کار سوختنەگاریەکە هەر بازم مەسەڵ سفارشی شتێک بە سفارش چێهرە ئەنجام ئەدا جاسویچیم دروستە کرد بە ناوگە لە مەسەڵەن مختلفۆیسە هەرکە سفارشی هەرچێک بوایێت ناو بووە تەرح بووە هەرچی بووە من ئەوانمە ئەنجامەدا ئیتر زانیمان کە مەسەڵەن خەریکین پیشڕەفتەکەینەوەمانە حەزمان کرد کە کارگایەدا بنین ئیتر کاری گەورەتر شڕۆ بکەین چۆن بەوە ئاغامیش هەر بازم خۆی قبلن کارێ مبلی ئەنجامداگە ئەوانش ئەلاقەیان بە چێو بوو ئیتر وتمانم کارمانە تەلفێقکەین بە یەکۆ شڕۆکەین. زۆر باشە کەواتە تۆ سەرەتا خۆ دەستت بە ئیش کردو لە بواری سوختنەگاریەکەی بەڵێ وایە ئاغاتان چی ئەو کە کاتێککە تۆی ناسی دەستی کرد بەم ئیشە یان دوایی کە ژیانی هاوبەشیتان پێکهێنا ئەو بڕیارەتاندا کە کارگای بکەنەوە دەست بکەن بە ئیش دوای ئەوەی کە ئەزدواجمان کرد تقریبان ساڵێکە کارگامان خستە ڕێگە ئیتر بە چەنێ مەسەڵەن دەردسەر بووگە چەنێ تەهیەکردن ئەبزارە سەختیگە لێ فرەمان کێشە تاگەین بە ئام
ڕێگە. زۆر باشە. چەند ساڵێکی ئێرەتان کردوێتەوە؟ ساڵێگە تقریبان ساڵێک. زۆر باشە. ئەمانەیە کەیستە لەسەر کارەکانتان قسە بکەین. چەندانە بواری لێ هەیە ینی سوختنەگاریە با بزانم کە شاتی قاوە یان زۆر لێزانین لەسەری نییە ئەمانەیە بە تاواتی زانیارەکان بخینە ئاسۆی بینارەکانمان چۆناهیە کارەکانتان چ بوار هەیە ئەتوانین کار بکەن لە سەردارەکان هەمومان بۆ باس بکەن. ئێمە ئەکسەرەن لە دارگوێز ئیسفاداکەین چۆن لە قەدیمە هەروتی گیانە دارگوێز هەم خاصێتی ئەنتیباکتریاڵی هەست. زۆر باشە. بعد کارەکانمان هەر ئێمە چوارتەراشی ئەەکەینەوە تێن بەم شکڵا بەم شکڵە سماتەیە کردگەی لە ئاخر کارۆ بەم دەستگاگەلە کە هەسمان لە ئاخر کارۆ ئەبێت بە ئام نمونە کارمانە ئەبێت بە ئامە کە تەقریبەنی ترەمە دەسەگانی بە هەر جۆرێکە باب دڵ مشتری بێ ئەمانە دروستەکەین. زۆر باشە. ئەزانم کە هەر کامێکی و نێوێکی هەیە ئەمانێک سەبارەت بە نێوەکانیان و ئەوەی کە هەر کامێکی چۆناهی ئەبێ لەسەری کار بکەن بۆ نمونە شاتی خاوەکەتان چۆناهیە ئەبزارێکی پێویستە چ ئامێرێکی پێویستە یاخود کوکساکانتان چ ئامێرێکی پێویستە هەر کامێک و جیاوازی ئەم کارانە لە چیایە؟ بەڵێ ئێمە شاد قاهوەمان هەست شاد قاهوەگە ئەمە شاد قاهوەست بعد ئەمە درگێت تقریبان چوارتەراشۆ ئەوێتەوە چێوەگەی بعد چۆن دەستگا خەڕاتیمان نییە خۆمان لێرە ئەینێرین بۆ دەستگا خەڕاتی هین مثلا ڕفێقمانە ئەوان ئەنجامی ئان بعد ئەمە فقط خامە ئەیسامە هیچ کارێکی لەبانی و ئەنجام نۆگە ئێمە تین لە بە دەستگای لەرزانگردانە کامڵ سێخەلی ئەەکەینەوە ئیتر سماتەکانی ئەنجامین و ئەمانە سێخەلیە بێتەوە بۆ دەستگا لەرزانە. ئەمە بۆ کامیان بوو ئەمە شاد قاهوە ئەمە کوکساس ئەمە بێتە کوکسان بعد ئەمەش بە هەمان ئامێر هەر بۆ جۆ ئەلبەتە ئەمانە ئەمە هەر بازم چوارتەراشە وەلێ ئەمانە خۆمان ئەنجامی ئاین نایدن بە دەستگای خەڕاتی. زۆر باشە. ئیتر ئەمانە خۆمان حتا سماتەکەی ئەنجامین و کارگانی ئەنجامینی تر ئەبێت بۆ شکڵەکە دیتە. جیاوازیان لە چیایە و دوودانە و دوونمونە لە حەجمیان لە ناویە مەسەڵەن ئەم شەب بۆ قاهوە ئیسفادا کردی ولی ئەم نوشیدەنی گەلە مەسەڵا ئەمە بۆ نوشیدەنی سرد و گەرم و بۆ هەر شتە ئیسفاداوی سڵان هەست لە دەرۆ لە جێگەگەلێترا فقط بۆ ئەو سرد ئیسفادەیەکەن ولی ئێمە جۆرێک کارەکەین لە بانیۆ ڕۆغەنەگەلێ مەخسوسی لێیان کە هەم بۆ چای ئیسفادە بکرگێ هەم بۆ ئاو ئیسفادە بکرگێت ئەوەسە. زۆر باشە تەنیا شات و کوکساتانە هیچ شتێکی تریژ نییە؟ وەڵا ئەو شات دەسەداریشمان هەست بۆ جۆرە هالە ئەو قسمەتەوە. زۆر باشە دوایە چەند بەمان لەسەریانە. زۆر چاکە. بۆ پێداویستی ئەم شتومەکانە هەر کارێک و شتێکی خۆی پێویستە کە تۆ سەرەتا ئەو شتانە پێکاتەکەی بێت بۆ دەستپێکی ئیشەکە دەبێت لە شوێنێکەوە بیان بیستێنی یاخود داوای بکەیت سەرەتا یەکەمین پێکاتی ئیشەکەی ئێوە یەکەم شت کە پێویستی ئیشی ئێوەیە دارەکەیە بەڵێ هەروەکە زانین لە مێژووە لە کۆنیشەوە هەموو کات پێیان وتوین کە دارێکە داری گوێز بێ کە کارێ بتەوێت کاری دار ئەنجام بێ باشترین دارێکی گوێزی بۆ بەکاربهێنین ئێوەش لە تەواوی کارەکانتان و نمونە کارەکانتان لە داری گوێزی بەڵاکەن وایە ئەی داواکردنی جارەکان چۆنە خۆتان ئەچن یاخود داوای ئەەکەن لە شوێنێکەوە بۆتان بهێنن. وەڵا ڕفەقگەلێکمان هەست ئەوان مەسەڵەن دارفرۆشییان هەست لەوان چێ و ئەسێنین یا لە شارگەلێترا چۆن تقریبەن لێرە گرانتر بۆمان تووە ئەوێت بیتێرین تا لە شارێترا وەڵی تر چێوەکانمان بۆ سوورەت تەهیاکەین. من لەم بەشە لە بەرنامەکەمانەوێت سەبارەت بە یەکێک لە کارەکانی خاتوپەریسا کە سوختنەگاریمانەوێستە بۆ ئەنجامەیە تاوەکو زیاتر ئاشنابین بە شێواز و چۆنیەتی ئەنجامیانی کارەکەی ئەوەی کە زیاتر لە کاری دەستیان بەهرادین یاخود پێویستی بە چ ئامێرهایەکەیە کە ئێستا بۆمان باسەکە خاتوپەریسا فەرموو پێمان بڵێ کە چۆنایی کارەکە ئەنجامەیە پێویستی بە چ ئامێرێکە. بەڵێ ئەم دەستگای سوختنەگاریە بەمە ئەنجام ئەوێت سوختنەگاری دیمەرداری پێژین ئەوڵ کارێکە ئەنجامی ئامێن فۆنتەکە لەبان
ئیسا ئەو ساتحەیە چێوەگە ئەنووسم هەرچێک بێ بە مێداد بعد دوایی مەشغوڵ بە مەسەڵەن کاری سوختنەگاری ئەوم چۆن ئەگەر مستەقیم بینۆبانی هات و دەسم مەسەڵەن خزیە یا هەرچی گوتەکانی خوارد ئیتر چێوەگە زایابێت ئەبێ بازم کار بکری لەسەری وەلێ وەخت گیرە وەخت ئزافاوات زۆر باشە. سەمە بەم سوورەتە ناو میلام نووسیگە بەڵێ ئەم نمونە شەرێکی لە داواکاری بەڵێ بەڵێ سفارش مەشتەریە ئیتر بەسەرەمە ئەنجامی بم. باشە ئەم نمونەی کە لە بەردەستی جەنابتە شاتێ یان خود کوکسایان ئەمە شاتی دەستەداری پێژەم ئیتر کارکردن لەبان ئەمە ئەنازەی کوکسە جزئیاتی هەست یعنی مەسەڵەن کارکردن لەسەری ئەنازەیە و کوکسە کارەوات کامیان زیاتری بە وردەکاری زۆرترە وەڵا ئەمەیکە چۆن بوچکترە بعد چۆن بوچکترەوەمانە زەریفکاری فرەترە بەڵێ زۆر باشە لە ڕووی کارەکەیان و کامیان کاتی زیاتری پێویستە کامیان زیاتر ئەخایەنێ تاکوێت دروستی بکەیت کار زیاتر منزورتانە کار زیاتر ئەوات کاتی زۆرتر ئەبڵێتان وەڵام مشخصەکە ئەمە کار زیاتر ئەوە تا ئەم سادە ئەمەیتر چۆن بە سوورەتە مەسەڵەن ئەشی ئامانەی کامڵ بگیرێت سماتا خوام قۆسوشتەیە بێتۆ سەرجێگی خۆیتر ئەم مۆدلمانە مۆدلێ دۆماهی پێژین داواکاری فرەتریشی هەست ئەم بەڵێ ئەم نمونە فەرمونێەوە بەردەوام بن ئەو نمونە سادێکی ستە ئاماژەتان پێیا تەنیا تەرحەکەیتان تەنیا لۆگۆکەیتان دەری ناوتری شتێکی ترتان لەسەر ئەنجام ناوەڵا هیچ کارێکتری ئەنجام نۆگەوانە کامۆ سماتۆشتی ماگە ئەنجام بێ سماتەی ماگە ڕۆغنکاری ماگە بەد ئێمە کارەگانیشمان کامڵ دای ئەنین دوای ئەوەی کە ڕۆغەنیژی خواردای ئەنین 8 ڕۆژ بمێنێتەوە ئەو ڕۆغەنە ئاچێتە خۆرد چێوەگە ئیتر ماندەگاری چێوەگەیش فرەتر ئەوێتەوە لە بەرابەر مەسەڵەن ئاوە ئاو داخە یا ئاو سەردە ڕۆغەنێتری لێ ئاین و ئەم حاڵەتە مەسەڵەن بان ئەمە گرێتەوە زدە خەشی ئەکاتەوە گەرنا ئەمە وەختی چێوەگە ئەسووتێت هیچ شتێ لە بێنی ناوە مەگەر بیتێنەوە کە خۆمان بازم دەستکاری کێن و سماتێ بێنەوە بۆ جۆرە لاج شتێکی لا دیستان بێنەوە بۆ لایەوە ئەرەوەڵا ئەنجامی ئاینەوە سەر بەم جۆرە تەواو بەڵێ ئەوەی تر ئەنجام دواترەوەی کە ڕۆزەی توشتەکە وتان لێ ئێن کە بۆی کە پۆرزوشتەکە نێچێتە سەر ئەرەوەڵا بەڵێ ئەمێ چەند پرسیارێکی شاراستەی هاوسەی خاتوپەریستا بکەم بزانم چۆناهی لەم ڕێگا و لەم ئیشە کە دەستی پێکردووە پاڵپشتی کارەکانی بووە زۆر باشە خاتوپەریستا سەرەتایی و کە بڕیارتانە ئەم کارگەیەدا بمەرزێنن بە فکری کامتانە بوو کامتان سەرەتا پێشنیاری ئەوەتان کرد کە بێنکارەکانمان لەمە بەدواوە لەم کارگەیە بەڕێوە ببین من خۆم چۆن قەبلەن کار سوختنەگاریمە کرد ئیتر ئاغامیش ئەیدی کە مەسەڵەن عەلاقەی فرم بە هونەر و ئەمانەس بەچێ و ئیتر وتی کە ئەم کارگە بە یەکۆ بخەینە ڕێگا شاید بیشتر موافق بین هەتکمان لەم ڕێگە ئیتر بە هاوفکری یەک بووەوە ناوبێژی یەکترین مەسەڵەن لەم یەک نەفەرمان ئیدەیەدا یەک نەفەرمان کاریەکە یەک نەفەرمان بە شوێن شتێکا بوو زۆر باشە بەڕێزم ئەمەوێت کە جەنابیشی دۆ پرسیارەت ئاراستە بکەم هەروەکە ئەزانین لەنێو کۆمەڵگای ئێمە بە تایبەت بۆ خاتوونەکان ئەوەی کە هاوسەرەکەیان یاخود بنەماڵەیان پاڵپشتی بکەن گرنگترین شتێکی بۆ سەرکەوتن و بۆی کە متمانە بەخۆبوونی لێ پەیابێت هەموو بەرنامێک ئاماژەمان بەوەیەوە ئەمێ کە جەنابەت لە ڕێ جەنابتە وەکو هاوسەرێک لە بەرنامەکەی ئێمە ئاماژەی پێبەی کە تۆ چۆن وەکو هاوسەرێک توانیتە تا ئێستێ پاڵپشتی هاوسەرەکەت ببیت و کارەکان لەگەڵ ئەو بەڕێوە ببیت منیش بەناوبای خۆم سڵاو و ڕێز و حورمەتم هەیە بۆی وەکو تەواوی هاوکارانتان و کولەن بیسەران و بینەرانی ئەم بەرنامە بەخێر بێن سەرسەر و سەرچاوێمە
منیش والله ئەوەی کە خۆی حەزی لە کاری هونەر کرد و منیش کە واقعاً هەر جیاواز لە ئەوەی کە ئێمە هاوسەریمان هەست كلن موافقم تكاري هنرا إسا هر هنر هر شاخة وهر رشتيجي بي فرق ناقابو من فقط أويك أمزاني مثلا علاقه هزلبان كوچكترين شتيجا وخريجة كارجا خريجة زحمتي بوكيشي وعلاقه خوي حسي خوي لبان تيكيك شيء وبيان أكاد ومن واقعا وحيفم لها كأو هنر فقط لما لا بيت كفقط بو خوان أنجامي بعد فروا حيفم لهاد بخاطر أوي كتاني مثلا كارجاني جورتر وكما هو كارك لبان كاري فرا بوجكتر أنجامي أذا من وسائل جورتر منيا اختياري تشتيلي فزايكتر منيا اختياري كمثلا بتاني أو كارك كاري بوجك أنجام آخر أو كار بوجك لبان كارلي جورتر وأنجام بعد فزاجي جورتر وبيته وبيتر وبوك أم فزامانة وهاوكاري يكو وقلبشتي يكتر أم فزامانة إيجاد كربو يكترين كبتاني مثلا راحتر كارجاني فرتر معرفي بناسي نمرد معه جورا وقتك بويتا حدا أقل بويتا ألقويك بو سريق لا أغاقل واكتي ناجم خانم قليش حتى أغاقل واكتي مثلا خان مليان هزل مالا واقعا هنري جانز واقعا خريق زحمتك يشن إيدو حسي جانز بوكاري كبتانا حدا أقل بويتا ألقو بو أواني جريبا حدا أقل خان مليان بتانا لحرفيق أواكتي مورد ألاقي قوانا بتانا بيشرفتي جان إما لما الله البتا بوخشن أمانو شايد ربطي وبرنامجو ياوتو بيجاقو نبي إما لما الله واقعيتي هاوسر داري مان هز ولي أويك خارج لمالتيننا ومحاوتي كارجاي تقريبا نسبة رفاقتي مان هز ليرا بخاطر أويك بتاني راحت تركار بكين أو راحت بتاني حسي خوي بيانك من راحت بتاني محسي خوم لبان أو شيء وبيانكم أو وقت مهم ترى وسكت تقدر تبعتها خريجين كار أكين واقعا حسي فرخوشاين دي هسبو مانو واقعا كارجمان لذة بخشة أويك خوي لذتي اللي أوابو من كلن أرزش تعال زۆر باشە هەروەکە ئەزین هەر یەک لەم کارانە کە ئەنجامیین پێویستی بۆی کە سەرەتا ئایدیایەکی لێ وەربگرن بۆ نمونەکە ئایدیا وەرەگرن لێتر یا بۆ کوشتێک بۆ کوستۆمبلێک وەکو ئیلهامێک بۆ خۆتان داتان ناوە لەوە وەرچان گرتو ئێرائەکەنە سەر کارەکانتان تا چەند هاوکاریت لەگەڵ و ئیدانی کە وەری ئەگرێ بۆ کارەکەی تا چەند هاوکاری ئەەکەیت لە ئیدەکانی هاوسەرەکەت والله من أويك خوي إيدي بي أويك خوي بتاني كوچكترين استارتي للريقة وخوي مد نظرية كوچكترين استارت بالي دا آخري أو مسيرة بالبشتي لي واقعم شون بو من جهة افتخاره زۆر باشە خاتو پەریسا زیاتری ئایدیاکان کە وەریەگرن کامتانە ئەو ڕایەکان کە بۆ نوێسە تەرحێک بێت دیزاینێ بێ خۆت زیاتر هەڵیان نەبژێریان خۆت هاوسەرەکەت والله فرق ناکە کاممان مثلا شڕۆ کۆنەندێ ئەو ئیدەبین ئیدە بێتە زێنمان فرق ناکە بەس بازێ وەخت لە بازێ مەواقع حەمید خۆی شکایەتێت بە زەهنی کە منیش ئەشمە سەر ئەو ئیدە سەڵان ئەو شروعی ئەکاتە باقیگەشی من ئەڕم کە ئەنجامی بم وەلێ بازە من ئیدەگە ئاموەلێ بۆ من قابلە ئێژانیە ئیتر بۆ جۆرە ئەڕینە سەر کارەکە ئەنجامی ئەین بە یەکۆ زۆر باشە تا ئێستێکە کارەکانتان تا ئێرە هێناوتانەوە پێشتان بردووە هاوکاریتان تا ئێستا چۆن بووە توانیتانە بە باشی هەر کارێکتان کە ویستووە ئەنجامی بن بڵێ وڵا 100% دەرواسێ چۆن ئەوەی کە عنوانی دوودانە ڕەفێ خەریکی کارەکەینەوە ئەم کارگا وەخت بووە کارەکانمان کەفتێزە دووە وەخت بووە فرەی مشکلاتر هاتگا وەلێ خۆب ئەوەی کە تانیمانەوە یەکە بازم لە ئەو کارە لە ئەو هاوکاریە پاڵپشتی یەکترکەین و کارەکانمان بەڕێوەبین فرە بە ئارزشترە بۆم ناوچتە زۆر باشە شتێکی ئێستا زۆر لای من گرینگەوە مێ بزانم تۆکو هاوسەرێک چۆنا هی توانیتە جێوێکی ئاوایی دروست بکەی کە سەرەتا وەکو هاوڕێیەک دەست پێ بکەن بە ئیش اینجا دوای وەکو هاوسەرێک هاوکاریتان پێکەوە هەبێت وەڵام مهمتر لە ئەوە کە خۆیت پاڵپشتی من بووە کە بتانم ئام فەزایە بۆ ئیجاد بکەم چۆن تقریبەن ئاوا فەزایە كلن لهر كنا ولاتا احتياجي بفزاقة لي حداقة ناجم تشتي حداقة الاحتياج اللي مالي هس احتياج اللي معنوي حدا هرشي تشتا كلن خوي بالبشتي من بوك بتانم او فزابو من ايجاد كا من بتانم ام فزابو او ايجاد كا زور باشا ايروي كسر پرشتي اكن ام كارگيتان شوازی کارکردنی هەردووکتان وەکو یەک وایە یان خودت کارەکانتان بەش کردووە هەر کامێکتان بەشێک لە کارەکەتان لە ئەستۆ گرتووە تقریبا کارگەلێکە زەریفکاری بێ کار منە کارگەلێکە نیازی بە قدرەتی بیشتر بێ کار ئەوانە تەقسیم کاریش ئەکەین لە بینیە مەسەڵەن کار من سماتە زبرەگانە کار ئاغەمیش ئەوکە لەرزانگەردان و خەشگیری و ئەمانە کار ئەوانە
باشە هەروەکە گرینگە خاتونێک پاڵپشتیەکی هەبێت و کەسێک بێ لەگەڵ کارەکانیا بە بەردەوامی لەگەڵ یابێت گرنگە کە تۆش پاڵپشتی هاوسەرەکەت بکەیت تو خودوک و ئافرەتێک چۆن توانیتە پاڵپشتی هاوسەرەکەت بی لەم کارەیە تقریبا لەم دۆرانە کە ئێمە کەفکین چشمیۆمانە فرە بووگەسۆ تەوەقعات فرە بووگەسۆ سعیم کردگە ئەو شتێکە لە تەوانی ئەوە هەست من بیوێنم بەرحەسب ئەوانە تەسمیم بگرم کە چەم ئەوێت و چەم ناوێت زۆر باشە دەرکردن لەم بەینا فرە مهمە دەرکە متەقابڵ کە خوش کوورێمە هەسمان زۆر باشە هەر سەرکەوتوو بن ئەمەوێت ئێستا لە بەرنامە لە کامێرا ئێمەوە خۆت بکو هاوسەرێک بەچی ئەڵێ بۆ هاوسەرانی کە چۆناهی پاڵپشتی هاوسەرەکەیان بکەن لە هەر ڕێگایەکە کەیانەوێت هەنگاو هەڵێن و بن بە دوای حەز و خولیاکانی خۆیانە من فقط دەتانم ئەوە بێژم بوو کلەن ئەوانەی کە زندگی متەهلیان هەست ئەوەی کە ئاغەکان فرەیان ئیجازە نانەوە حتا ئەیژن بە خۆمان ئیجازە ناین کە حتا خانمەلمان هەڵسن بڕنە دەرەوە چ ئەوەی کە بڕستی بڕن کاری بکەن من تقریبا ئەوە ئەیژم تەنیا عنوان وەکو هەندێک نەسیحەتێک ئەمەی کە من ئەیژمی سعی بکەن ئەوەی کە هاوسەرەکانیان مەسەڵەن حەز بە هەر علاقەیەکەن علاقەیان هەر بە هەر نوع کارێ هەر نوع حرفەیە هەر نوع زەریفکاری قەتعاً بتڵن کە ئەو هاوسەریانە کوچکترین ئستارت بالێ خۆت بە خۆت هامسەری متەقابڵی کە قەتعاً ئەڕێتە سەر ئەو کارە و کاراوەتی پاڵپشتی ئەکات و ڕەحەتتر ئەتانێ ئەویش ئەو حەسخۆیە بەیان بکات و لەبان ئەو کارە و کار ئەنجام بە کە بتانێ ئەو کاریە ئەو هونەریە جێ نەمێنێت یعنی سریک هونەرەلمان هەست کە واقعاً جێ ئەمێنن کەسانێ لێک هەن کە ئەو هونەریانە انتقال نانە کەسێتر ئەو هونەرە کە زمانی تەرەف مەسەڵەن هەر جۆرێ ئەو کارە ئەنجام نات ئیتر ئەو هونەریە ئەمێنێتەوە بۆ خۆی گسترشێکی نامێنێت لە ناو سەتح ئەم وڵاتمانە خۆشایەن دەوەسە کە مەسەڵەن بڕن شتێلێک فێر بن یا ئەو عەلاقەوە هەستیان فێری بن کە واقعاً بتانە 4 نەفەر تریش پاڵپشتی لیکەن 4 نەفەر تریش بتانێ ئەو کارە ئەنجام بات و ئەو کارە گسترش پیاکات لە سەد زۆر باشە پاڵپشتیکردنی وەکو هاوسەرێک یان هاوسەرەکانی تر ڕۆڵێکی سەرەکی و کاریگەر ئەبینێت بۆ سەرکەوتنی ئەو خاتونە تا ئێستا کە کارەکانتان تا ئەم مەرحەلە و قۆناغە هێناوە لەگەڵ خاتوپەریستا لێ رازی بوون بەڵێ وەڵا 100%. زۆر باشە ئەتانەوێت ئەم ئیشتان تا کوێ ببن لەگەڵ خاتوپەریستا تا کوێی تر پەرەی پێبن والله دا حدێک ئەم کارە حەزەکەم پەرەی پێ بدرێ کە دا حدێک دا سەتح فکری کە خۆمان تەسمیممان گردی و فکری لێ ئەەکەینەوە و خەرێکین تەلاشی بۆ ئەەکەین بۆ ئەو هەدەفە دا حدێ بێ کە بتانین حداقل 4 نەفەر تریش واکەتی عەلاقەیان نەس بە ئەم کارە حداقل بتانن شرایەتی گیان بۆ فراهم بکەین کە بتانن چۆنەوەی کە خۆمان لە سفرە و شڕۆمان کردیە حەزەکەین کەسانە لێ واکەتی عەلاقەیان نەس بەم کارە بتانین کوچکترین شرایەتیان بۆ فراهم بکەین کە بتانن ئەوانیش لە ڕێی ئەم هونەرە قەدەم هەڵبگرن وبتانن حداقل ئەم هونەرە گسترش بدرێ لە ناو سەتح وڵاتەکەمانە کە بتانێ هونەرە لە بین نەچێت زۆر باش هەر سەرکەوتوو بن تەنیا پاڵپشتیکردن لەم ڕێگەیە بەس نییە بۆی کە خاتونە بیهەوێت سەر بکەوێت بە دڵنیاییەوە هەر ئیشەکەش قورسایی سەختی خۆی هەیە کاتێککە هەردووکتان پێکەوە ئیشەکەن کاتێکە یەکێکتان بۆ نمونێتە توانای نامێنێت هیلاکە بێت ماندوو ئەبێت چۆن هاوکاریەکەیت چۆن درک بە حاڵی ئەەکەیت و یارمەتی ئەی لەو کاتەیە والله فرە لەو مەوارە دەلمانە بۆ پێشات ئێمە لە مەحاوەتێک کارگاییە کە وەق بووە مەسەڵانی تر واقعاً تایم کاریمان لە ڕۆژە ئەو نەفرە بووە ئیتر نەیتانیە واقعاً ئەدامەی بە ئەوەی کە مەسەڵەن حتا تااقەت و سەبر و ئەوەی کە توانایی پیاگەل فرەترێکە داخانمگەل کەپتان ڕاحەت کار بکەن واقعاً پێشاتیە لە نیمەی کارە وەک کوردی خۆمانێژی بڕیاغی تر نەیتانیە کار بکە داکارێ و کارگە لێواکەتی بووە خۆم ئەنجامم داوە لەمە وعدی کە کار خاتوپەریسا بووە کلەن کارمان تەحتێڵ کردێ یا کلەن کارەکانیمان جیاوازی خستیە کە مەسەڵەن لە تایمێکترا و لە ڕۆژێکترا و لە وەختێکترا بتانێ کارەکانی ئەنجام زۆر باشە ئەی خاتوپەریسا تۆچی چۆناهی کاتێکە ئیتر هاوسەرەکەت ماندوو بۆ و توانای بەردەوامبوون لەو کاری نەماوە چۆن هاوکاریت کردووە چۆن درکت بە حاڵی کردووە کلەن ئەو کارگەلە هەر خۆیان فەرمویان یا داینین بۆ تایمێتر کە کارەکان ئەنجام بە یا کارگا تاتێڵەکەین کە فشار بۆ هەتکمانێت چۆن فشارێ جسمیش بە مرور زەمان باعث فشار ڕۆحی ئەبێت کە تەرجیحمانەدا کارگا تاتێڵکەین وا خاستر بوو بە نەزەرمان
هاتو بەریسامەیەکە ئەو پرسیارە ڕاستی جەناب بکەم کە لە نێو کارگاکەتانە زیاتری کارەکانتان بەدەست بەڕێواچێ یا خودنا بەشێکی سەرەکی و زۆربەی لە ئامێرەکان استفادەکەن. ئەوەی نییە بێژی کۆلەن کار دروست سەنایەت دەستیە کار دەست ئەنجامەوێت ئەوەی کە بێژی کار دەستگا کار ئەنجامات ئەو بەسگی مەمسەڵەن دەستگای CNC هەست کە کارەکان زووتر ئەخاتە بەرەوە لێ ئەم دەستگاگەلە ئێمە مەسەڵەن ئێمە خۆمان بە فکر و ئیدەی خۆمان سماتێکمان دروست کردگە بۆ ناو لیوانەکانمان ئەستفادەکەین ئەکسەرەن ئێمە کارەکانمان کار دەست ئەنجامەین. باشە لە ڕووی چیەوە بوو کە سماتتان دروست کرد چۆناهی بوو؟ ناو فەزاگەل مەجازیە تۆشایەکەین ناو یوتیوب تۆشایەکەین ئەوان لەوانە ئاموزش ئەگرین. زۆر باشە کەواتە ببێژین بە تایبەت بۆ کاری هونەری تۆری کۆمەڵایەتی زۆر کاریگەرێ بۆی کەشتەکە فێر ببین یان شتی نوێ دروست بکەین. ئێوە تا چەند بەهرەتان وەرگرتووە لە تۆرە کۆمەڵایەتیەکان؟ وەڵا ئێمە فرەتر ئستفاداکەین لە فەزای مەجازی و ئەمانە چۆن ئەکسەرەن فرۆشیژمان ها لەسەر فەزای مەجازیەوە ئیتر کارەکانمان لە ناو سەفحەگەمانە پێجەگەمانە دایانینەوە بۆ جۆرە معرفی ئەبێت بە خەڵک. زۆر باشە کەواتە هەم بۆی کە فرۆشی کارەکانتان زیاتر بێت ئەوە هەمەوەی کە فێری نوێکاری تایبەت بنشتی نوێتر دروستکەم بۆ کارەکانتان بەهرەی لێبن. بەڵێ وەڵا زۆر باشە. ئەم کارانتان کە تا ئێستا ئەنجام داوە ئەم نمونانە کە تا ئێستا دروستان کردووە تا چەند هێناوتانە ناو بازاری کارەوە ئایا تەنیا بۆ نمووی بۆ بەشداریکردن لە فستیواڵی نمایشگایەکە یاخود لە ڕۆی ئەو کارانەشو کە ئەنجامتانداوە هێناوتانەتە ناو بازاری کارەوە تاکوونێ پارێکیشی بتوانین لێ وەربگرن؟ وەڵا ئێمە لە تەریق پیجۆ کە فرۆش خۆمانمان هەر ئەبێت بعد نمایشگایش بوو کە چوین لەناو ئەو نمایشگایژە بە عنوانی زەوجەیە کارافەرین انتخاب بووینەوە جەژنوارە ئیتر ئەکسەرەن هەرو فەزای مەجازیە ساب کە معرفیش ئەکردین بە خەڵک یعنی زیاتری فرۆشەکانتان لە ڕێی بەڵێ فەزای بەڵێ زۆر باشە. تا ئەیستێکەوتت کە ئاماژەت بۆ یا کە بەشداری نمایشگاکانتان کردووە؟ بەڵێ. تا ئێستا بەشداری چەند نمایشگاتان کردووەوە؟ ئایا لە وەرزێکی تایبەتە نمایشگاکانی ئێوە یان خۆتانە بێت دەرخاستی بۆ بنداوە کاری بکەن چۆناهیە نمایشگاکان لە ڕووی کاری ئێوە؟ وەڵا نمایشگایەک بوو بە عنوانی نمایشگایە بۆ هەفتەی مبارزە بە مەواد مخەدر بوو بعد ئێمە 20 ڕۆژ لەو نمایشگا بووین لەو نمایشگا بووین کە کارەکانمان فرەتر نیشان خەڵک دریە. زۆر باشە. ئینجامەیەک و پرسیارە ڕاستی جەنابەت بکەم تۆ وەکو کەسێکی سە لێزانی لە بواری خۆتا تایسە و بڕیارت یاوە کە کەسانی تریش فێری هونەری خۆت بکەیت یانی تایسە هونەرجووت بووە وەکو مدەڕەستێک وەکو مامۆستایە هونەری خۆتیان بۆ بڵێیتەوە؟ وەڵا پێش نەهاتکە کە چۆن جێگەمان بووچکە پێش نەهاتکە کە بە عنوانێ مدەڕەسیە مەڕەبی بڕم ئاموزش بم بە کەسێک وەلێ حتمما هەست لە ناو زەهێنما ئەم شتە هەدەفەکەم دۆمباڵکەم کە ئەمە فقط لە دەست منان نەمێنێت بدرگێ بەدەست کەسکە لێترۆ ئەم کارگەلیشە ئەنجام بن. زۆر باشیانێت تایسە هیچ هونەرجوویەکتان نەبووە؟ نەوەڵا زۆر باشەی ناتانەوێت دەست پێ بکەنکەوەی کە هونەرجوش وەربگرین چونکە هەمەوەی کە تۆکو پاڵپشتیەک بۆ ئەوانەبی و هونەری کە خۆتە زانیت و کەسانی تر حەزیان لێ فێری بکەیت هەمووی کە لە ڕووی مادیاتەوە توانی بەشێک پارێکیشی لێ وەربگریت بۆ بژێوی ژیانێت. بەڵێ واسە وەڵا بۆ سوختنەگاریەکە کە من ئەگەر مەسەڵەن ئامۆزشگایەگەلێکیش بێت ئەتانە ڕم لێنە ئامۆزش بم وەلێ بۆ کار دروستکردن کوک ساوشتا چۆن جێگەمان بووچکە بعد ئەگەر هۆنەرجوویش قبول بکەین ئەشێ دەستگاگەلی فرەترمان بێت کە ئەو ئەمکانە فعلەن بۆ ئێمە فەراهەم نابێت. وایە کاتێک کە هۆنەرجووە دەگری لەوانەیە وەکو مامۆستاکانیان شارەزان نەبن هەموو کارەکان بەدەست ئەنجام بن زیاتر کاتێ بە ئامێرەکان کار بۆ ئەوان بەڵێ ئەرە وەڵا زۆر باشە. ئەوەی کە ئەمانەیە بزانین نایە لەم هونەری خۆتە خاوەن بڕوانامە هەیت بڕوانامەیەکت وەرگرتووە؟ وەڵا مەدرەکەی سوختنەگاریم هەست. زۆر باشە. بەڵێ. ساڵی چەند وەرتان گرتووە و؟ وەڵا 2 ساڵ لەمەوە بەر. باشە. ئەوەش دەورە شتەیە کە بێ بەشداری بۆ بکەن تاوکو ئەو بڕوانامانەتان پێ بەڵێ دۆڕەی فەنی حرفەیە ئیتر شرکەتەکەن و دۆرەکەیش مەدرەکێکیشی ئەگرن. باشە. ئەوەی کە کەسێ بی هەوێت ببێت بە مدەڕەسێک
ئەبێت خاوەن بڕوانامەیەکی تایبەت بێ یان خودت بەشداری دەورەیەکی تایبەت بکات تا بتوانێت ئیزنی ئەوەی بنێ کە ئەو شتێکە خۆی ئەزانێت و لێزانلی بۆ خەڵکی تر بۆ هونەرجووەکانی تری بێڵێتەوە. والله ئەشێ ئەو حتمما ئەو دۆڕەگە لە بشێت ئیسە دۆڕەیش نەچووگە لەم ئەوڵۆ وەلێ ئەشێ حتمما لە چۆن بێژم لە ئاموزشکە لێ مەجازی بووگە ئیسە چۆن فرە بووگە ئاموزشکە لە مەجازی یا لە یوتیوب ئەمانە کۆمەک بگرێت خۆی تەمرین هەرچی کارەکە ئەنجام ئەوێتەشە حتمما تەمرینی بوێت حتمما زۆر باشە. تۆ تەنیا لەگەڵ هاوسەرەکەت مەشغوڵ بە ئیشی لەو کارگا هیچ کەسێکی تر لە خێزانەکەت لە بنەماڵت هەن تاوەکو یارمەتیت بن لە کارەکەت؟ نەوەڵڵا فقط ئێمە هەتکمانین بە یەکۆ کارەکەین هەر دوو نەفەرین وەلێ خۆب خانەوادەی چەمەند چە هەم خانەوادەی ئاحەمید ئەمیشە لە پشتمان بووگن و پاڵپشتمانیان کردگە بە خاترە ئەمە کارەکانمان فرەتر بووینە دەستڕۆ. خاتی پەریسا جگەر لەوەی کە جەنابەت ساڵانێکی زۆرە سەرقاڵ بەم ئیشە هونەریە و ئەم ئیشە جوانەی لەگەڵ هاوسەرەکەت ئیشێکی دووەمیشت هەیە کە ڕۆژانە بێژگا لەوەی کە چیتە کارگا خۆتی و پێ سەرقاڵ بکەیت کاری تریش ئەنجام بی لە پەنای کارگاکەتەوە؟ بەڵێ تقریبان ئێمە کارگە لێ ڕێزینی لە ماڵە ئەنجامی ئاین چۆن ئەگەر چۆن لە ماڵا خاستر بخاترەوە لە کارگا تۆز و ئەمانە هەست ئیتر لە ماڵە خەریکین ئازمون و خەتاکەین کە بۆ داهاتوو ئەم کاریشە چێوە تەلفێقیکەین شتڕۆیکەین بە ئەو کاریشە. دەستان پێ کردووە نمونە کارتان هەیە شتان ئەنجام داوە؟ نمونە کار وەڵا فعلەن کە جاسویچیمان دروست کردگە شتێ نەوەگە شتێ وا بێژم کاری لەسەری بکەین و بە سورەت حرفەی نەمان بووگە. کاری ئەم ڕیزەنیە تەنیا بۆ جێسی شتێ یان شتی تریشە توانن بۆ چەنە کارگەلی فرب پێ ئەنجام ئەوێت مەسەڵەن زروفگە لە چێوی ئەتوانن تێک ڕزینا تەرکیب بوێت بعد سینیگە لە ڕێزینی ئەتوانی ئەسوا دەکەین بعد میز تەلڤیزیۆنە میز نەهارخۆریە ئەسەلیە ئەوان کارگەلی فرە ئەنجام ئەوێت. زۆر باشە سەرکەوتون لە پێی وردەکاریانە کە باستان کرد هەستەکەم دەستی وێنەکێشانیشتان بێت. ئایا لە ڕووی ئەوەوە کە خۆتانم کارە هونەریانتان ئەنجام داوە تا ئیسا تێکۆشاون کە چەند نمونەیەکی شەر یا بۆ سەرقاڵی خۆتان بێت یان خۆت بۆ نمونە بتانەوێت کە بێنە ناو ئەم بەشەشەوە دەستی وێنەکێشانتان باشە؟ وەڵا من تەڕاحی سیاقەڵم کارم کردگە. ئەوە دەورشتە بۆی چوون؟ بەڵێ ئەوە تقریبان بەڵێ جیاوە زووتر عەرزم کرد لە خەمەتان هەر دانشگام تەواو کرد ئیتر چوون بۆ ئەو کلاس تقریبان دوو مانگ چووم دەورەم دی بعد ئەو دوو مانگەی تر کامل فێر بووم چۆن خۆم هەر عەلاقەم پێ بوو تەمرین فرێشم ئەکرد ئیتر بەوە لە چەندانە مەسەڵەن چێهرەیش بووگە ئەنجامم داگە لەمان سەڵ بە سوورەتی سیاقەڵم بووگە. ناتوێت بەردەوام بیت لەسەری یان بە تەواوەتی وێڵت کردووە؟ وەڵا چۆن ئەمانە شڕا کردگە ئیتر ئەوە فۆرسەت ئەوە نییە کە لە ماڵا بمێنمەوە ئیتر نایژم کە مەسەڵەن کامل خەفەیەم کردگە وەلێ بازم هەر ئەچمۆ سەری کارەکەیشی ڕۆژانەی ئێوە و ئیشەکە بە تەواوەتی تۆ ئەنجامیت و کاتی بۆ تەرخانەی تەنیارۆی کە لە کارگاکەت مەشغوڵیشی. زۆر باشە. ئەوەی کەرە ئێستا ئاماژەت پێەیە تۆ چیت خوێندووە لە زانکۆ چ بەشێکت تەواو کردووە؟ من لە دانشگا مهندسی اقتصاد کشاوەرزیم خوان. زۆر باشە. بعد هەم زەمان هەر لە دانشگا بووم دەرسمە خواند تەک سریە لە هاودانیشتوویەکانیشمان من گوڵخانەمان گرت. گوڵخانەمان گرت کارمانە کرد لەسەری. بعد چۆن تەجروبەی وامانەنەوە چۆن بێژم ڤەرشکست بووین ئیسە جێمان خوار هەرچیک بوو ئیترەوە کارمانە وێڵ کرد. کارمان وێڵ کرد و ئیتر تا دانشگامان تەواو کرد و ئیتر هەر بە یەکۆ کارمان ئەکرد. زۆر باشە. ئێستا ناتەوێتکە لە ڕێگای و شتێکە لە زانکۆ تەواوت کردە هیچ پلان و بەرنامەیەکت بۆ نییە لەسەر و بڕوانامەی کە لە دانشگا وەرت گرتووە ئەو بەشەی کە تەواوت کردە ئیش بکەیت و یان خۆت لە شوێن هایەکی تر کار بکەیت؟ وەڵا اقتصادێکی کە بۆ زندگی خۆم ئیسفادە یەکەم کشاوەرزیەکەیشی لە تقریبان لە گوڵ و ئەمانە
خۆم لە ماڵا گوڵوشتم هەست لەسەرەوانە کارەکەم و لە حەز ناکەم بەوەی کە دامی دەرسەکەم بەمە چۆن نەزانم بیشتر علاقەم بە ئەم چۆن بێژم کار هۆنەریە لە هەست وایە زیاترێتەوێ بڕۆی بە دوای حەز و خولیەکاندا شتێک خۆشە زۆر باشە. ئەو کارانی خۆت کە تا ئێستا هێناوتە ئەو نمونانە و شتانێک کە تەیسە دروستت کردووە سەرجێگە لە دار کەوتە لە ڕێزینی و لە کار لەسەر شیشەوەمانە ئەنجامتان داوە تا ئێستا لە کاری خۆت لەو شتانێک کە هەوڵت بۆ یاوە بەدەستێناوە ڕازی بوویت یان هێشتاڵی نا من ئەوەنم بەس نییە هێشتا تموحی زیاترت هەیە بۆ بەردەوام بوونت بۆ داهاتوو ئەتەوێت هەرە و گەشەی زیاتر بی بەکارەکەت. هەر کەسێک تا حتا تا آخر ئەمریشی ئەشێ چت فێر بوویت ئەوە نیە بیژی من ئایسە کۆلەن هەرچێش دەزانم من هیچێک نازانم زۆر باش ئەشێ تا آخر ئەمرمانێمە ئاموزش بووینین ئیسە ئاموزشیژمانە دیگە ئازمون و خەتاکەین بۆ خۆمان لەوانە تەجروبە بگرین دەرس بگرین بۆ کارگە لێترمان. لەگەڵ هاوسەرەکە تا ئێستا دانیشتون کە قسەتان لەسەر ئەوە کرد بێ پرۆژەتان بۆ داهاتوو بۆ کارگاکەتان چییە؟ ئەتانەوێت کە بۆ نمونە شێوازی کارەکەتان لەوانەیە بگۆڕن یان بڵن نا کارگاکەمان گەورەتر ئەەکەینەوە تا بتوانین کاری زیاتر و خزمەتی زۆرتر ئەنجام بین. والله هەدەف گۆڕەمانەوەسە کە کارگامان گەورەکەینەوە تۆسعی پێ بین بعد کارگە لێتر مەسەڵەن هەر ئەو میز تەلڤیزیۆن و شتەمانیشە دروستکەین بعد دەستگاگە لێ فرەتر بێرین کە بتوانین 4 نەفەرتریش لە ئێمە فێر بوویت ئەم کارگەلە بتوانین ئاموزش بین بە چەند نەفەرێک کە حەزی پێ ئەەکەن ئایسە من خۆمان لەو نمایشگا بووین چەند نەفەری خانم هەتا هاتن بۆ لامانیان حەزەکەین بە کارچێ و علاقەمان هەست بە حتا بۆی چێ و بۆی چێوەگە بعد حەزەکەین کارکەین وەلێ متەسفانە جێگەکەمان بوچکە جێگەمان بوچکە ڕێگەی ئەوشمانە نییە ئەشی دەستگایەتر بێ کە ئەوش لەسەری کار بکات فێر بوویت چۆن ئێمە سفارشەکان خۆمانیشمان هەست ئیتر بەخاترەوەسە ناتوانین فعلەن ئەو کارگە لە ئەنجام بێن و هۆنەرجوو بگرین. زۆر باشەوەی خۆتان لێزانن لە کارەکەتان وە باشی تایسە کارەکانیشتان ئەنجامدا بۆی کە پرۆژەیە کایسە لە مێشکی توە هەیە و ئایدایی کە دروستان کردوە لەگەڵ هاوسەرەکەتە بتەوێت لە داهاتوو بەدی بهێنیت وەرمێکە فەرمووت کە تەوێت کارگاکەتان گەورەتر بکەنەوە پێویستان بە پاڵپشتی چ کەسانێکەیە تا بتوانن بەم خەونشتان بگەن و ئەم کارگایش دروست بکەن. بەڵێ وڵا کەسگە لێ تایسە کەسگە لێ فرە بووگن کە حەمایەتمانیان کردگە ئەوەی کە ئاغای کەریمی بوون ئاغای کەماڵی فەتحی بووگن خانمی مۆراتپور کە لە کۆلا من ئۆلگوی زندگیم خانم مۆراتپور نا ئەوان بە سوورەت نازانم چۆن بێژم من لە موسسەی پایان کارتۆنخەویە بووم لێنا ئیتە هەر چوارشەمە غەزامان دروستە کرد بۆ مۆتاد و کارتۆنخە من لێنۆ تەکیانە ئاشنا بوو مۆتەکخانم مۆراتپورە ئیتر هەر ئەم ئاشناییمانە نزیک 6-7 ساڵە هەر هەست ئیتە ئەو فرە مەسەڵەن کۆمەکمانی کرد و پاڵپشتیمانی کرد بۆ ئەوە ئەنگیزەی داپێمان هەروتی بچن کارەکەتان شرۆکەن موافقەون ئیتر ئێمە شەروە ئەنگیزەمان گرت لە قسەگانیان. ئەو خاتونەش خۆی ئەم کارانی ئەنجام نا ئەو خاتونە خۆیان مامان بعد مدیر مؤسسەی ئاوای مێهرن ئەو مؤسسە حمایەتەکە لە مناڵگەری بێسەرپەرست و بەدسەرپەرست و ئەمانە. زۆر باشە کەواتە بڵێن لە زۆربەی بەشەکان تەجروبەت لەسەری هەیە لە گوڵخانەی شم کردووە لەگەڵ خانە مۆراتپور لێ ئیشمان کردووە فعالیتایەک و فعالیتە مەدەنیم بووگە زۆر باشە چ ئەمەیەت کۆ بزانین چ تایەکی تریشی تایسە ئەنجام داوە چ فعالیتایەکی ترت بۆ چونکە دیارە کە ماشەڵڵا خاتونێکی ئەکتیڤ بووی بۆ خۆت. بەڵێ من کۆلن حەز ناکەم بەوەی کە دانیشم لە ماڵە لە ماڵا بوون بۆ من فرە سەختە چۆن من کار دەڕۆم پێ خۆشترە ناو ئیجتیماعم پێ خۆشترە فعالیەتی فرەترە لە هەرۆ پایان کارتۆنخەویە کە بوو من خۆم غەزام دروستە کرد بعد بوو مەسەڵەن هەفتێک بەعنوان مەسەڵەن 100 پۆرس غەزامان دروستە کرد ئەوە هەر خۆم بازە هەفتە ئەیاندا بە من کە دروستیکەم هەرتەنها خۆمیش دروستمە کرد بعد لێنۆ کە بوو مەسەڵەن غەزا دروستکردن و شتێش فێر بووم ئیتر
تەکەوانە ئاشنا بوومەوە لێنە کارم کردگە یانەی فعالیتم بووگە لێنە بعد ئاغی کەماڵ فەتحی بووگەنەوان ماسەژی وەرسنە دووسە دەفە چووگین بۆ لایەن زۆر باشە کار فەرهەنگی هۆنەری ئەنجامان و زۆر باشە تۆی خاتونێک بوویت کە بە بەرداوامی ئیشت ئەنجام داوە تام تەمەنەی کە هاتوویت وە ئەو شتانێکی کە ئەنجامەدا لە هەمووی ڕازی بووی بەڵێ زۆر باشە ئەمەوێت کە وەکو ئەو خاتونانەی کە ئێستێ بینەر و بیسەری بەرنمەکەی ئێمن لەوانی و پرسیاریان لا دروست بە یاخود مەراقیەوە بکەن چۆناهی بۆ تۆ توانیتە کە هەم ژیانی هاوبەشیشت پێکێناوە توانیتە ئەوەنێک کات تەرخەمکەی هەم بۆ ژیانی ڕۆژانەی خۆت هەم بۆ ئەو هەموو کار و چالاکیەک هەم بۆ کارگاکان نهێنی سەرکەوتنی تۆ ئەوەی کە توانیتە ئەوەنێک کات تەرخام بکەیت و کارەکانت بە جوانی ئەنجامبەی چی بووە؟ ئەوەی کە خۆم ئارامشم بێت بۆ جۆرە ئەحساسەکەم کە کۆمەکردن بە خەڵک نوعی ئارامشات بە بنیام کە هیچ شتێتر ناتوانێت جێگەی ئەوە بگرێتەوە من دایک و باوکم فرە کۆمەکمیان کرد فرە یانەی دەستمە برد بۆ هەر کارێک کە حتا ڕەفیقەکان خۆم بوون مەسخەرەمیانە کردیانە تۆ ناتوانێم کار ئەنجامێ لێ باوکم دایکم فرە کۆمەکمیان ئەکرد لەم ڕێگا زۆر باشە وەڵا ئیتر زۆر باشە کەواتی توانین بڵێن نهێنی سەرکەوتنەکە تەنیا ئەوە بووە کە بیستوتەوەی کە ژیانێکی خۆشتر ژیانێکی هێوەرترتە بێ ڕۆژانە بە دوای حەزب و خولیاکانی خۆت بەڵێ زۆر باشە هەر سەرکەوتوبی سپاس دەکەم کەم بۆ کاتی خۆت سەرخان کرد بۆ ئێمە میوانداری ئێمەس قبول کرد هەر سەرکەوتوبی هەر سەربەرزی لەگەڵ هاوسەرەکەت ئینشاءالله و حەزب و خولیانەی تر کەماتانە پێی بگەن زۆر خۆشحاڵبووم بە چاوپێکەوتنی ئەمڕۆ لەگەڵ جەنابتانە بینەرانی منەوە ئەزیزانەی کە تا ئێستا هەر بە دیاری شاشە و بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە بوون سپاسانەکەم کام ڕۆژ کاتتان تەرخان کرد و تا کۆتایی بینەر و بیسەری بەرنامەکەم بوون ومێد دەکەم بەرنامەی ئەم ڕۆژ دێ ڕزامەندی تاک بە تاکیەوەی ئەزیز و خۆشەویستم بوو بێت هەتاکوونێ خوا ئامادەکردن و چاوپێکەوتنێکی تایبەتی تر هەر لە شادی و بەختەوەریا بن خواتان لەگەڵ